زۆر زۆر سپاس ئێوارەتان باش ئەو کاتتان باش سپاس بۆ ستیڤ لوتس سپاس بۆ ژووری بازرگانی ئەمریکا بۆ ئەم میوانداریە لە ئەم ئێوارەیە بۆ مەراسیمی واژۆکردنی دوو گرێبەستی گرنگ لەگەڵ دوو کۆمپانیای گرنگی ئەمریکی ئەم ڕێکەوتنە ملیار دۆلاریە پابەندی هەرێمی کوردستان دەسەلمێنێ بۆ ئاشتی و پەرەپێدانی ئابووری لە ناوچەکە من زۆر خۆشحاڵم کە جارێکی دیکە لێرەم لە واشنتنم بە تایبەتی ببینم و چاودێری و سەرپەرشتی واژۆکردنی ئەم دوو ڕێکەوتنە گرنگە بکەم بە دڵنیاییەوە ئەم دوو کۆمپانیایە HKN و وێسترن زاگرۆس لە هەرێمی کوردستان کاریان کردووە چەندین ساڵە کار دەکەن و ئەوان بەشداریکی زۆر کارایان هەبووە بۆ کوردستان و بۆ خەڵکی کوردستان و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و دوجاریش بۆ عێراق و بۆ کۆمپانیەکەی خۆشیان و بۆ وڵاتەکەی خۆشیان سوودیان هەبووە زۆر سپاستانەکەم بۆ هاوبەشیتان سپاس بۆ پاڵپشتیتان و سپاس بۆ بەشداریتان و ئەمە بەرهێنانە نوێیە من پێم وایە کە زۆر گرنگە لە پەرەپێدانی هەرێمەکە بەگشتی حکوومەتەکەی ئێمە زۆر خۆی تەرخان کردووە پابند بووە بۆ پەرەپێدانی سێکتەری وزە لە هەرێمی کوردستان بە تایبەتی پرۆگرامی چاکسازی ئێمە بۆ دابینکردنی کارەبای 24 کاتژمێر بۆ هەموو کوردستان و هیوادارین کە بتوانین بۆ ناوچەکانی دیکەی عێراقیش هاوکار بین دەمەوێت پیرۆزباییتان لێ بکەن پیرۆزبایی لە گەلی کوردستان بکەم پیرۆزبایی لە گەلی عێراق بکەم بۆ ئەم دەستکەوتە گەورەیە من دەمەوێت پیرۆزبایی لە کۆمپانیا ئەمریکەکان بکەم کە بەشێک بوون لەم هاوبەشە گرنگە لەگەڵ ئێمە کە من پێم وایە ئەبێتە سەرەتای سەردەمێکی نوێ بۆ پەرەپێدانی هەرێمەکەمان بەگشتی پەیوەندیەکەی ئێمە لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەڕێتەوە بۆ چەندین ساڵ لەمەوە پێش ئەو کاتەی کە ئێمە پێکەوە دژی دیکتاتۆریەت شەڕمان کرد دژی تیرۆر شەڕمان کرد ئاسایشمان دابین کرد و ئێمە زۆر ئامانجی هاوبەشمان هەیە پێکەوە بەڵام هاوبەشەکەی ئێمە زۆر لەوە زیاترەوەتە زیاتر لە سەربازی و شەڕی دژ بە تیرۆرە ئێمە پێمان وایە کە پەرەپێدانی ئابووری و بەرهێنان لە بواری وزە ئەکرێ قوڵتر بکرێتەوە پەیوەندەکانمان بەهێزتر و بەهێزتر بکە جارێکی دیکە من پیرۆزباییتان لێ یەکەم بۆ هاوبەشیتان لە هەمووی گرنگتر بۆ دۆستایەتیتان من پیرۆزبایی لە هەموو کوردستان دەکەم بۆم دەستکەوتە گەورەیە زۆر سپاس بۆی کە لێرەن ئامادەن سپاسی هەمووتانەکەم و ئێوارەیەکی خۆشتان